شێخ عەلی تاهیر زانا و کەسایەتی ئاینی پارێزگای هەولێر پرۆژەی لەبەرکردنی سوورەتی کەهفی لە مزگەوتەکەیەوە ڕاگەیاند. لە سەرەتای پرۆژەکەدا تەنها 3 گەشتی عومرە دابین کرابوون، بەڵام لە کۆتاییدا بە هەوڵی خواپێداوان بۆ 150 گەشتی عومرە زیاد کرا. ئەو پرۆژەیە ئەوەی بۆ هەر کەسێک سوورەتی کەهف لەبەرکە لە یەکەم ڕەمەزانێ ئیعلانمان کرد هەتا 27 ڕەمەزان کە ڕۆژی لەیلەتول قەدرە ئەمە ناوی دەستە ناو تیر و پشتی خەڵاتی عومرەیان پێشکەش دەکەین. ئەوجا ئەمە لە 3 عومرەی دەستمان پێ کرد. ئەوڕۆ ئەلحەمدولله 151 خەڵاتی عومرەمان تانیمان بەدەستبینی ئەلحەمدولله. دوای نوێژی بەیانی لە 27 ڕەمەزاندا نزیک بە 700 کەس لە پیاوان و خانمان لە مزگەوتەکە ئامادە بوون. دواتریش لە ژێر چاودێری چەند مامۆستایەک و بە میکانیزمی تایبەت تاقیکردنەوە بە بەشداربووان کرا و تیر و پشکیان بۆ ئەنجام درا. شێوازی تاقیکردنەوەکەی بەو شێوازەیە هەر قوتابیەک کە دێتن لە بەرامبەر مامۆستادا دەنیشی بەخۆی لەناو ئێرانە سوالەکان دیاریکرایە، هەر بەدەستی خۆی سوالەشی دەردینی و دەداتە دەستی من. لەسەر سوالەکەی لۆی دیاریکرایە لە ئاەتی چەند هەتا چەند مەفروزە لە بۆم بخوێنی. ئەمن فەتحی لە بۆ دەکەم وەکو دەرەی بیدایەتی سوالەکەی لە بۆ دەخێنم، ئەو دەست پێ دەکا و تەواوی دەکا. یەکەم جار ئەو دینەی بناسین و خۆمانش بناسین بە سەبەب ئەو دینەوە و ئەو پرۆژانە بەڕاستی هەندانێکە لە بۆ مسلمانان کە قورئانەکەی خۆیان یعنی شریعەتەکەی خۆیان لەبیر نەکەن. ئامانجەکەمان ئەوە یەکەم وەکو زیارەتی مالی خوددا، دوم هەندانی ئەو خەڵکەیە کە بێن بەرەو ئەو پرۆژەی شتیوانێ. ئەو پرۆژەیە یەکە لە پرۆژە هەرە ناوازەکان کە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بە تایبەتی لە شەوی 27 کە بە شەوی لەیلەتول قەدر ناسراوە و ئەلێرەدا جەنابی مامۆستا عەلی تاهیر و ئەو برادرانی کە لە دەوروبەریان و بە کۆمەڵێک بەرنامەی جوانەوە چەندین پرۆژەی جوانەوە بە تایبەتیش کە ئەو پرۆژەی لەبەرکردنی سوورەتی کەهف بوو و لەناو ئەوەشدا لەوەش باشتر ئەوە بوو 151 کەسیان هەڵبژارد بەوەی ئەوانی کە سوورەتی کەهفیان لەبەرە و ناردنیان بۆ سەفەری عومرە و ئینشاءالله خوای گەورە پاداشتیان داداتەوە. وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أبلغ مجمع. ئەنجامدانی پرۆژەی هاوشێوە لە چوارچێوەی زیادبوونی خواستی هاوڵاتیان دێت بۆ ڕووکردنە قورئانی پیرۆز بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و هاندانێکیشە بۆ قورئان خوێنان تا بە گڕوتینی زیاترەوە لە عیبادەتەکانیان بەردەوام بن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.